دەبات چەند ڕۆژین بۆریدا خۆپیشاندەران لە چەند باژارên هەرێمیە یان هەرێمە کوردستانی بارەگایان پارتیên سیاسیên سەرەکە و دەستگەین حکومەتێژی کردنە ئارمانج بەرسڤا حکومەتی و پارتین دەسەڵاتدار بکارئینانە هێزێ بوو لە دژیوانە گەلۆ ئیرۆ لە هەرێمێ چ دەبات دەگەلما بە سکایپێ ji bajarê ku ye Zamdar ئەحمەد کاک زامدار ئەم کاتت باش ئەمڕۆ دەنگ و باسی خۆپیشاندان چی هەیە لای تۆ؟ بەڵێ ئەم کاتەیە سەرجەم گوێگرانی رادیۆی دەنگی ئەمریکا باش لە ڕاستیدا وەکۆی خۆتان لەم راپۆرتە ئاماژەدان پێدا لە 19 مانگەوە خۆپیشاندان لە شارەکانی هەرێمی کوردستان و کۆژێکێک لەم شارانەیە کە بەشداری لە خۆپیشاندان کردووە و لەم ڕۆژەدا تونند و تیژی و ئیتر کۆمەڵی ڕووداوی ناخۆش و نەخوازرا و ڕوویاندا کە تر خەڵکی کۆیە و تەواوی خەڵکی دیکەی نیگەران کردووە ئەو لە دوای ئەم ڕۆژەوە لە دوای 19 مانگەوە تا ئێستا بەهۆی بڵاوپێکردنیەوە هەموو هێزە ئەمنی و هێزە چەکدارەکان لە ناو شاری کۆیە و ناحیەی تەختەق کەمیش سەر بە شاری کۆیە و بە هەماشەوە لە خۆپیشاندان بەشدار بوون لە ئێستادا دەنگ و سەدای خۆپیشاندەران و ئەمانەی کە لە خۆپیشاندان بەشدار بوون دەنگیان نییە و ئیتر بەخاترەمەی کە ئەم هێزە ئەمنیانە بۆەوە کۆبوتنەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن بە گربوونەوەی جەماوەری بە خۆپیشاندان یاخود هەر کارێک کە ببێتەوە خۆپیشاندەران و کۆکردنەوەی خەڵک لە شوێنێکدا. کاک زامدار دەوتری کە لە کوێ و لە تەختەقش خەڵک گیراون ڕاستە؟ بەڵێ هەر ئەم ڕۆژە لە 19 مان کاتێکە خۆپیشاندەران کاتێکە خۆپیشاندان کراوە بەشێک لە بینا و بارگەکانی شاری کۆی و تەختەق سوتا بۆ ئێوارەکە و شەوەکەی هێزە ئەمنیەکان بە پێی بڕیاری دادوەر وەکو خۆیان دەڵێن ئەستاون بە دەستگیرکردنی بەشێک لەوانەی کە بەشدار بوون لە خۆپیشاندەران ئەوانەی کە بە بەڵگەیان لەسرە لە ڕێگەی ڤیددیۆ وێنەوە دەرچوونە کە دەستیانە بۆ لە سووتانیان بینا و بارەگایانە ئەمان دەستگیر کراون بە گوێرەیەم زانیاریانی کە لای من هەیە لە کۆیە 10 کەس دەستگیر کراوە و لە تەختەقیش دوێنێ 24 کەس دەستگیر کرابوو بەڵام 13 کەسیان ئازاد کرا بەڵام 11 کەسی دیکە وەکو لایەن ئەمنیەکانی تەختەق ئاماژەیان پێکرد 11 کەسیان هێشتۆتەوە کە بەڵگەی تەواو لە سەریان هەیە کە ئەمانە دەستیانە بووە لە سووتان و لە تێکدانی ئەم دۆخەی کە لەم دوو شوێنە بوو ئەڵبەتە ئەم دەستگیرکراوانە لە ئێستادا لەلایەن ئاسایشی کۆیە و تەختەق دەست بەسەرن. باشە کاک زامدار دەوتری کە حکوومەت هێز لە هەولێری هێناوە ئەو شارانەی کە خۆپیشاندانی تیا ڕووداوە ڕاستە ئەمە؟ هەندێک دەڵێن ڕاستە. لە ڕاستیدا کۆیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتی تێدا ئەم بەڕێوەبەرایەتیە 4 معاونەتی لە خۆ گرتوویەکیان ئاسایشی کۆیە ئەمەی دیکەیان ئاسایشی تەختەقا هاوکات ئاسایشی سۆران و شەقڵاوەش ئەم 4 معاونەتە لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتدایە لە کاتێکدا کە لێرە گرژی و ئاڵۆزی دروست بووە لە چوارچێوەی ئەم بەڕێوەبەرایەتیەدا ئەم هێزانەی کە لە شەقڵاوە و سۆران بوونا و بەسەر جەم بنکەکانی کە هەیان بووە تەنانەت تا حاجیۆمەران و مەسیف و ئەم ناوچانەی لە ڕووی ئیداریەوە سەر بە مەسیف و سەر بە شەقڵاوە و سۆرانن بەڵێ بەشێک لەم هێزی ئاسایش و هێزی ئەم ناوچەیە هێراون بۆ کۆیان. باشە کاک زامدار دەمویست پرسیار لە جناب بکەم بۆ خۆپیشاندەران دام و دەستگای حکوومەت دەسووتێنن یعنی بینیمان لە ڕاپەڕینا پێشمەرگەکە هاتون و خەڵکە ڕاپەڕی زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی ئەو وەختەی ڕژیمی سەدام بوو پاراستیان نەک لە ناویان برد بۆ ئەم خۆپیشاندانە لە هەندێک شوێنە دام و دەستگاکانی حکوومەت ئەیکەن بە ئامانج. بڵێ لە ڕاستی دامە وابەستەیە بەم کللتورە 26-27 ساڵەی دوو حزبی دەسەڵاتدار لە ماوەی ڕابردوو لە ماوەی دەسەڵاتداریدا کە ئەنجامی داوە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان ئەو ئێمە لە ساڵانی ڕابردووەمان بەرچاوکوت و بینیمان کە ئەم پارتە دەسەڵاتدارانە بەبێ گوێدانە هیچ خەڵکێک بەبێ گوێدانە هیچ بەهایەک هەستان بە سووتانی بەشێک لە بنکە و بارەگە حزبیەکانی ترەمە لە دۆهۆک و زاخۆ لە چەندی شوێنی دیکامە بەرچاوکەوت لەبەرەوە ئەمە وەکو کولتورێکی لاتۆ کە لەم دەسەڵاتەوە فێربوونە بۆیە خەڵکیش ئەم هۆشیاریە مێژویە خوبڵی ئەم هۆشیارەی نییە کە ئەلبەتە ئەم هۆشیارە وابەستەیە بەسەرەوە کاتێکە لەسەرەوە هیچ ئەرشێک دانەنێ بۆ ئەم شوێنە فەرمیانە بۆم بنکە و بارەگە حزبیانە یا خۆپیشاندانە بەماشەوە کاتێکە خۆپیشاندانیش دەست دەکەن بە خۆپیشاندان لە پڕیدانە دیارە 26 ساڵە دەچەوسێنرێنەوە کێشەیان هەیە و لە ئێستادا لە دۆخێکی خراپدانە موچەیان نییە ئاویان نییە کارەبایان نییە و تەنانەت سەرەتاییتری زامدار ئەحمەد ڕۆژنەمەوان لە کۆیە لەگەڵ ئێمە زۆر سوپاس بەداخەوە کاتمان نەما.